بچینە لای تەورەکانمان بچینە لای تەوەریەکەمان باشە لە با ئەم تەورەمان باسی بەهای خێزانەکەین ینی بەهایەکەی لە نێو خێزاندا ئەو بەهایە تەنها بە دوو لوتکەی ماڵە پارێزە ئەوی پێوەستە بە دایک و باوکەوە یان ژن و مێردەوە کاتێک دەمەقاڵەیەک دەمەبۆڵەیەک کێشەیە گرفتێک هەیەتە پێشەوە هەوڵ بدەن لە پێشای مناڵەکانیان ئەم بابەتە بارز نەکەنەوە گەورەی نەکەن بەڵام کێ بێ جێبەجێکە جێبەجێکردنەکەی ئەمێ ئەمڕۆ قسە لە سەرواکەین هەوڵ بن جێبەجێکەن چونکە ڕنگدانەوەی خراپ لەسەر مناڵەکان بەجێ هێڵە پێتان وانە بێ ئەگەر تۆ کێشەیەکت هەبێ مناڵەکەت لەو کاتەیە بەس وەری گرتووە ماوەیەکی تر ئایندەیەک تر دو ساڵێک تر سێ ساڵێک تر ئەیاتەوە ئەم بابەتە وەرەگرێتەوە چکاڵە دایک و باوکم بینیەوە ئەم بابەتیان بەسەر هاتووە اینجا ئەمڕۆ کاریگەری گرفتە خێزانی و کۆمەڵاتیەکان باس دەکەین لەسەر داهاتووی مناڵ لەسەر پەروەردەی مناڵ باسی ئەم گرفتانەکەین و دانا و لێهاتووی ژن و پیا و باسەکەین بزانین چۆن ئەتوانن گرفتەکانیان قوت بنەوە قوتیشی نەیەنەوە قوتی بەرەوە جارە لە مناڵەکە لەوێ هەیە بە ئیشارەتێک بە نیشانە شتێک قوتی بەرەوە هەڵیگرە بۆ دوای زای نەزوانن بزانین ئەو ڕێگانە چینە بەخوا هەندێک کەسێ ناتوانە ئەڵە من ئەو دەقێ جا دەردەکە ئەوەیە ئاری ئێستا قوتدانەوەکە یەک بابەتە واتە گرفتێک هەیە پێویستی بە گفتگۆیە هەندێک جار بەداخەڵ گفتگۆەکان نابە و شێوەیە یا هەراوریای تیاکەوێت ئابە و شێوەیە هەندێک مۆدلیشمانێش گرفتەکە شەڕەکە کراوە دوای ئەوە پاشماوەی جەنگەکە بێدەنگی و ئاهای لە یەک لوتکردن و ئەوانەیەتی لە بەرچاو منداڵەکەواتە مناڵەکە ئەزانێ نێوانی دایک و باوکەکە کۆگنیە بەڵام بێدەنگیش لە نێوانیانە هەیە ئەمەش تەنانەت لامانوانە بێت هیچ کاریگەریە لەسەر مناڵەکە دانان ئەو ساردبوونی بینی دایک و باوکە زۆر مناڵ وێرانەکە بەڵام بە قەولی ئاری با میوانەکەمان پێمان بڵێ بەسەر مناڵە هێنا کاک اسماعیل سەید ئەمین بەڕێزیان ڕاگەشکاری خێزانین لە ستۆکانمانەوە لە هەولێر لەگەڵماندایە بۆی وەڵامی هەموو ئەم بابەتانە بداتەوە کە ئێمە باسمان کرد و کۆمەڵە شتی تریش بەڕاستی ڕنگدانەوەی لەسەر مناڵ کاک اسماعیل سەید ئەمین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە بەیەمت بەخشی یەکسەر لەوە دەست پێکەم هەر بەڕاستی هەر کێشەیەکە بوو یعنی زۆر جار جیاوازیەک تێڕوانینێکەیە لە بینی دایک و باوکاڵێ با کێشە و گرفتەکان لە بەردەمی مناڵەکانمان باسکەین بۆ ئێویش دوو ڕۆژتر لە ژیاندا بتوانێت ڕوبەڕوویان بێتەوە هەر بەڕاستی باسکردنی کێشە و گرفتەکان لە بەردەم مناڵە شتێکی باشە یاخود خراپ کاک اسماعیل جۆت لێمانە بەڵێ بەڵێ کاک اسماعیل جۆت لێم بوو پرسیارەکەم لەسەر ئەوە بووتم باسکردنی کێشە و گرفتەکان لە بەردەمی مناڵ شتێکی باشە یاخود نا بەڵێ بانیتان باش بەنای خی گەورە و مهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ چنەبت و هاوکاری بەڕێزت بە دڵنیاییەوە لە نێوان هاوسەران گرفت دروست دەبێ بە درێژایی تەمەنی مرۆڤایەتی کێشە لە نێوان هاوسەران دروست دەبێت چونکە دوو کەس لە دوو ژینگەیەکی جیاوازەوە هاتوونەوە بەیەکەوە دەژین و جیاوازی خەڵقیان هەیە و جیاوازی دەرونیان هەیە بابەتەکە ناتوانانی بڵێن 100% بڵێ خراپە یان 100% باشە بەڵکو دەمێنێتەوە بە ئەو بابەتە گرفتانە چییە کە دایک و باوک دەبێ لەگەڵ خێزان و مناڵەکانی باسی بکە بۆمان باسکە هەر بەڕاستی کامەیان ئەو گرفتانەی کە مناڵی پێ گەورە بێ و پێی گۆش دەبێت و دەتوانێت لە دنیادا لە ژیانی داهاتوودریدا ڕوبەڕوویان بێتەوە و ئەو گرفتانەش کە خراپن نابێت باسکرێت لە بەردەم مناڵچی زۆر باشە بەتەنیاییەوە بەڵێن کۆمەڵێک چۆن ئەڵێن پێوەرمان هەیە کۆمەڵێک حاڵاتمان هەیە هەندێک حاڵاتمان هەیە کە مناڵەکە تەمەنی مناڵەکە چەندە یعنی ئەگەر دایک و باوکێک مناڵێکی ساوای هەیە تەمەنی مناڵەکانی هەتا 6 ساڵە بە دڵنیاییەوە هیچ بابەتێکی کێشە کۆمەڵاتیان و کێشە خێزانیەکان لە نێوان ئەو دوو هاوسەرە نابێت بڵێن سیر بکرێت یاخۆ باس بکرێت بۆ لەبەرەوەی مناڵ لەو تەمەنە بەشی تێگەیشتنی کە وعیەکەیەتی و ئاگایەکەیەتی هیچ نازانێ و هیچ تێناگا و ناتوانێت چۆن ئەڵێن درک بە بابەتەکان کە بەڵکو تەنها گوێ ڕادەگرێ و سیر دەکا و سەیری ڕەفتارەکان دەکا بۆیە لەو تەمەنە هەتا تەمەنی مناڵ دەکاتە 6 ساڵ هیچ گرفتێک ناوێ باس بکرێنە نێوان مناڵەکانەوە مناڵەکان دەبێت تەمەتوع و چێژ ببینین لەو مناڵی کە لەو تەمەنە هەیە دوای ئەو تەمەنەکانی تر دەست پێ دەکا کاتێک کە مناڵ دەچێتە ناو ژینگەی کۆمەڵاتیەوە دەچێتە قوتابخانەوە دەچێتەوە باخچەی ساوان و مەسەن لەگەڵ مناڵانی گەڕک و ئەوانە تێکەڵاو دەبێت
هەندێک گرروگفت دێتە پێشەوە کە زۆر جار مەسەنەن ناحەی مادی ناحەی دارایی جاری وا هەیە مناڵەکە دێتەوە یان دایک و باوکەکان پێویستی مادیان کەمە سنووردارە توانای مادیان کەمە مناڵەکە دێتەوە لە دەرەوە باز دەکات یاخود دایک و باوکەکە پێویستی مادیەکەیان کەمی کردووە دەکرێت بەیەکەوە لەگەڵ مناڵەکەش جویان لێبێ لەگەڵ دایکەکە باسکە چی بکەین بۆ ئەوی ئەم مانگە بتوانین بکەینە سەری مانگ و تا ئەو چاوەڕە دەکەین موچەکانمان بێ یاخود چۆن بتوانین ئێمە خەرجەکانمان بکەینەوە چی بکەین بەر لەگەڵ خێزانەکەت ئەو قسانە بکرێ مناڵەکەش لەوانەیە گوێ لێبێ تێدەگات لەوەی کە گرفتێکی دارایی هەیە ئەوش ڕۆلی هەبێ لەو بابەتە بۆ ئەوی کە داخوازی کەم بێتەوە پێویستیەکانی کەم کاتەوە سنووردار کات و لەگەڵ دایک و باوکی قسە بکات یاخود بۆ نمونە بەهایەکی کۆمەڵاتی لە ناو ئەو خێزانە شکێنراوە بۆ نمونە ڕێزنەگرتنی گەورە بچووک لەگەڵ یەکتر یان شتێک لەو بابەتانە دەکرێت لەو کاتەدا دایک و باوکەکە ئەو گرفتە باس بکە بە شێوەیەکی گشتگیر نەک پەنجە لەسەر ئەو کەسەدا بنێ کە تاوانەکە یان کێشەکەی کردووە ئەو بەهایی شکاندووە ئەو کات ئەو مناڵە تێدەگات بۆ نمونە دایک و باوک باسی لەوەی دەکەن کە پێویستە پیا و ڕێز لە خێزانەکەی بگرێ دایکێکە دەڵێ پیا و دایک دەبێت خێز لە باوکو و گەوری ئەو ماڵە بگرێ و دەبێت مەسەن بەهای ڕازگۆیی ئەو بەهایە دەبێت لە نێوانماندا بێت چۆن بتوانین ڕازگۆیی لە نێوان تاکەکانی خۆماندا فەرەهەم بکەین ئەم گرفتانە دەکرێت بەڵام گرفتێکی شەخسی کە لە نێوان ئەم دوو هاوسەرەدا هەیە کە لێک تێنەگەیشتنێکە یان کێشەیەکی تایبەت بە خۆیانە و ئەو مناڵە چۆناڵێ هیچ ڕاستەوخۆیەک پێویست نییە بم بابەتەوە بە دڵنیاییەوە ئەمە گرفتێکی ڕاستەوخۆ دەبێت کە مناڵێ لەو تەمەنە نازانێ ئەم جیاوازی نێوان ئەم دایک و باوکە بۆچی دروست بوو هەروە ئەزانێت کە دایک و باوک دەبێت بەیەکەوە زۆر تەبابن و زۆر قسەی خۆشیان هەبێ و بەردەوام چۆن ئەڵێن لە ڕێز و احترام دابن بەرامبەر بە یەک کاتێک کە سنوورەکان بەزێنران لە نێوان ئەم دوو کەسە مناڵەکە بە هیچ کاریگەری لەسەر دەرونی دەکا و کەساتی بریندار دەکا و ئەسکەرساتی ئازار دەدا جاکاک سمایل بەداخەوە هەندێک جار هەندێک دیمەنی زۆر لەمە خراپتر بۆ نمونە هەندێک قسەی نەشیاوە لە بەرچاو منداڵ ئەکرێت دایک و باوکەکە بە یەکی ئەڵێن هەندێک جار لێدانە یا ڕەبی تر هیچ منداڵێک ئەوانە هەر نەبینێ یەک خاڵی تر هەیە لە گرفتی نێوان دایک و باوکەکان ئەوەش ئەوەیە بە یەکەوە هەندێک جار قسەیان نییە واتە بێدەنگێکی ژەهراوی لە نێوانیانە هەیە بۆ نمونە ئەگەر دایکەکە کارێکی بە باوکەکە بێت دەیەوێت شتێکی پێ بڵێ لە ڕێگەی مناڵەکە بڕۆ بە باوکت بڵێ ئەم شەو میوانمان دێ مناڵەکەکەم بە نامەبەر بەڵێ لەو بینەیە پۆستەچی ئەو بینەیە فەقیرە باوکەکە بە منداڵەکەڵە بەدایکە بڵێم شۆ فڵان شت لێ بنێ ئەم شێوەیە کە مناڵەکە زانێ ئەم دایک و باوکە بەیەکەوە قسەیان نییە بێدەنگن لە نێوان یەکترا ساردن ئەمە چی لە مناڵەکەکە؟ بەڵێ بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەی و زۆر ناخۆشە من لەوەش تونترم بینیوە ینی خێزان باسی کردووە توێتی هەتا نانیش بەیەکەوە ناخۆن بەڵکو لە ڕێگەی مناڵەکەیەوە دایکەکە سینیەک خواردن حازر دەکا و باوکەکە لە غورفەیەکی تر نان دەخوا و قاچاقەکان دوای ئەوەی کەتاوە دەبێت هەر مناڵەکە دەهێنێتەوە ئەمە بە دڵنیاییەوە کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر دەرونی مناڵ دروست دەکا بەوەی تێدەگا کە ئەم ماڵە سۆز و خۆشەویستی تێدا نییە ئەم ماڵە ڕێز و احترام لە نێوان ئەم دوو هاوسەرەدا نییە ئەم ماڵە هیچ بەهایەک نادات بەم مناڵانەی کەوێتەوە زۆر جان مناڵ بەم بیرکردنەوەی خۆی ئەخاتە قالبێکەوە خۆی خاتە شوێنێکەوە کە دەڵێ هەز بە زەم دەکە هەز بە تاوان دەکات دەڵێ من تاوانم چی بوو کە ئەم دایک و باوکە منیان هێناوەتەوە سەردنیا منیش وەکو مناڵەکانی تر و خەڵکی تر پێم خۆشە بەیەکەوە دایک و باوکەکان من زەردەخەنە بە یەکتر بکەن و ڕێز لە یەکتر بکەن و قسەی خۆش بکەن بە دڵنیایی کاریگەری لەسەر کەساتی ئەو مناڵە دەبێت کە مناڵە تێدەکات کەوەی کە کەساتێکی لاواز دروستکە و کەسایەکی داخراو دروست دەکات لە ناو کۆمەلگا کە دوجار هەز بە نەقسێک دەکات لە دەرەوە تەماشای دەکات کاتێکە دایک و باوکی خەڵکی بم شێوازە ڕێز لە یەکترکردن یا مناڵەکان و هاوڕێیەکانی باسی ژیانی تایبەتی ناوماڵی خۆیان دەکەن کە چۆن دایک و باوکیان دەژین ئەم مناڵە هەم هەز بە غەم دەکا بە کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر دەرونی لێکەوتەکان جیاوازێک دەکات لێکەوتەکان جیاوازن بۆ نمونە منداڵێک کە لە ماڵەوە بە
تەسەڕفات یعنی بە چۆنڕی نمایشەکان ئەوەی کاوکارم سەحەر باسی کرد مناڵەکە کرێ بە نامەبەر بێدەنگن شەڕ ناکەن بەڵام بە حرەکە و جوڵا شتێک لای مناڵەکە دروستەکەن لێکەوتی ئەو بێدەنگیە یان ئەو ژەهار ڕشنەی کە سەحەر باسی کرد چییە؟ جا ئەمە تا ئێستا ئێمە باسی قسەمان کردووانە خۆ هەندێک شەڕ هەیە لە شەڕی نێوان دوو وڵات گەورەترە لە بینی ژن و پیاوە کاتێک بوارەکە چوە نییە و شەڕ و جنێ و بە چوزانم زۆر جار بەداخەوە تونوتیژی جەستەیی لەکەیتەوە لێکەوتی ئەویان چییە؟ واتە مناڵ کاتێک ئەمانە بینێ لێکەوتەکەی چییە؟ ڕاستە بەدڵنیاییەوە ئەوەی کە تەنها قسە نەکردنە لە نێوان ئەم دوو هاوسەرەوە بە شەڕێکی سارد ئەگەر نایی ببین لە نێوان ئەم دوو هاوسەرە هەیە بەدڵنیاییەوە کارگەرێکی کەمترە خراپترین باشترینی خراپترینەکانە ینی بەدڵنایی ئەم دوو هاوسەرە جەنگێکی سار لە نێوان ئەم ماڵە بەرپایان کردووە ناڕاستە و خۆ لە ڕێگەی بەریدەکانیانە وەساتەکانیەوە کە مناڵەکانیانە پەیامەکان بۆ یەکتر دەگەێنن زۆر سەلامەتترە لەو حاڵەتانی کە دایک و باوکێک هاوسەرەکان بەیەکەوە توندوتیژی جەستەیی توندوتیژی دەرونی بەرامبەر بە یەکتر کاربرێن و هەروەها ئەو بەها پیرۆزیانی کە لە ناو خێزاندا هەیە بیشکێنێ هەروەکتم ڕێزی لێنە بگرێ قسەی ناشرین بکە خۆشەویستی بۆ دەرنەبڕێ کۆمەڵک حاڵەتی ترمان هەیە کە سەرەن سنووری تایبەتمەندی کەسەکە وە کەس و کارەکەی ئەو ئافرەتەش دەبەزێنێ کە ئەمە هەمووی کارگەریەکانیان زۆر جیاوازترە لەو حاڵەتانی کە وتمان کە بەستەنها جەنگی سار لە نیوان ئەم دوو هاوسەرە هەبێ بەڵام ئەم مناڵانە بە هەر شێوازێک لەم شێوازانەی بگرین کاتێک کە هەز دەکەن ئەم دایک و باوکە سۆز و خۆشەویستان نییە ئەوان محەیر دەمێنن و چۆن دەڵێن سەرگردانن نازانن ئایا لانگیری دایکیان بکەن ئایا لانگیری باوکیان بکەن ئایا چۆن بتوانن لەو مناڵیەوە بتوانن ئەم دوو هاوسەرە گەورە کە تەمەنیان گەورەترە لە مناڵەکانیان چۆن بەیەکیانەوە بخەنەوە چۆن بتوانن ئەم تەبای و خۆشەویستی لە نێوان ئەو دایک و باوکە دروستکەنەوە مناڵ لەو تەمەنەدا لەبەرەوەی ئیدراکی کەمترەوە توانای بیرکردنەوەکانی سنووردارە دەستەوەسانە و هەست بە بێهێزی و بێتاقەتی دەکە هەرچەندە ئەگەر سنوورەکانیشی نەبێزێنرابێ بەڵام هەر کارێگەرێکی هەیە لەسەر دەرونی مناڵەکە بەتەکیید بەس باشترە لەو حاڵەتانەی کە توندوتیژی جەستەیی و دەرونی هەبێت باشە جا ئێستا کاکسمایل بتەوێت نەتەوێت بەداخەوە زۆر جار دایک و باوک لە بەرچاو مناڵ شەڕ ئەکا هەندێک باوکو دایک هەر قەناعەتیشی بەوە نیە ئەمە کاریگەری لەسەر مناڵەکە دانە هەتاکو دەنگی جەڕسەکە نەیەتە گوێی کە کاری لەسەر مناڵەکەی کردووە ئەم نیشانانە چێ بۆ نمونە مناڵەکە هەندێک جار جێی خۆی تەڕەکە هەندێک جار نینۆکە خوا یان لە مەکتەب دەرەجەکانی دابەزێ گۆشەگیرە بێ سترێسی تووشە بێ ئەمانە بەڕاستی دیارترین ئەو نیشانانە کامانن کە نیشانێن ئەمە پەیوەندی دایک و باوکەکە بۆ کاری کردوتە سەر مناڵەکە بەڵێ کۆمەڵک نیشانە هەن دەردەخەن کە ئەم خێزانە و ئەم دایک و باوکە لەو ماڵیاوان مشکلە هەیە و کێشەیان دروستە بێ یەکێک لەو بابەتانە بابەتی دەرونیە دەرونی مناڵەکە تێک دەچێت کاریگەری دەرونەکانیشی چییە؟ بۆ منە تووشی دڵڕاوکێتە بێ تووشی وەکو جەناب لەوانەیە ئەو مناڵە خاسن کە تەمەنی بچووک بێ شەو خۆی تەڕبەکە و هەندێک مناڵمان هەیە تووشی ئینتیوایی و داخراوی دەبێت تووشی حاڵەتی ئەوەی نابێ حەزی لێ نییە بچێتە ماڵانی تریان بچێتە دەرەوە و تووشی حاڵەتی دەبێت کە ئەسڵان لە ماڵەوەشی حەزی لێ لە ژوورێکی تردا بنیشێ دایک و باوکی بەو شێوەیە نەبینێ کە هەیەی تووسی شەرم دەبێت تووشی ترس دەبێت ترس لە تاریکایی ترس لە ئەو چواردەوری کە لە تەنیشتی هەیە هەموو ئەوانە کاریگەری دەرونی هەیە کارێگەری کۆمەڵاتی هەیە کارە کۆمەڵاتەکانی ئەوەیە کە لە کاتی قسەکردندا ناتوانێت بە ئارەزوی خۆی قسە بکە یان بە تەلاقەت و بە زمان پاراویە و قسە لەگەڵ هاوڕەکانیان لە ماڵەوە و کاریگەری لەسەر ئەوەی هەیە کە توانای بڕیاردانی لاواز دەبێ و ناتوانێت کە ساتێکی بەهێز بە خۆی دروستکە چونکە ئەم مناڵە دایک و باوکەکانن دەبێت بە شێوەیەک پەروەردەیان بکەن کە مناڵێکی باوەڕ بەخۆبوو و متمانە بەخۆبوو دروستکەن بەڵام کاتێک ئەم دایک و باوکە کێشە لە نێوانیان دروست دەبێ و گرنگی بە
پەروەردەی مناڵەکانیان نادەن بە دڵنیاییەوە ئەم مناڵێک دروست دەبێت کە متمانەی بە خودی خۆی کەم دەکاتەوە متمانەی بە تواناکانی کەم دەباتەوە حتا لە بواری زیرەکی دیراسە و لێکۆڵینەوە کراوەکە ئەو مناڵانەی کە کێشەکان دایک و باوکیان کێشیان هەیە لە ناو خێزانیاندا بە ڕێژەی 40% کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر زیرەکی مناڵەکە لە ناو قوتابخانە و لە ناو پۆلەکانی زۆر گرنگت وروژان کاڵی لە 140 ئەو مناڵانەی کە کێشەی کۆمەڵاتیان لە ماڵەوە هەیە کاریگەری لەسەر وانە و دەرس و دەورەکانیان دەکوانە ینی من ویستم ڕێک پرسیاری ئەوە بکەم ئێستا ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی لە نێو خوێندنگاکان هاچیە بۆی درک بە کێشەکانی مناڵ بکەن زۆر جار ئێمە خۆمان دایک و باوکین بۆ منە ئازانین کە بەشی کۆمەڵایەتی خوێندنگەکە وەرەقەیەک تێاتێ ئەڵێ لە ماڵەوە هەندێک ڕەفتاری ئێمەیان داوا کردووە وەڵام ئەینەوە باشە وەکو سەحەروتی هەندێک دایک و باوک بڕوایان بەم بابەتەش نییە پێیان وابێ کە شەڕکردن یان دەمەبۆڵێ لە بەردەم مناڵدا کارێکی شتێکی زۆر ئاساییە و پێشتر دایک و باوکی وای بینیوە باپیری وا بینیوە هەرم بابەتە ڕۆیشتۆ شتەکە زۆر ئاساییە هەر بەڕاستی ئەو توێژەرانە دەبێت ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی ئەم گرفتە گەورەیە چکەوە تا تەنها کاریگەریەکە لەسەر ڕەفتار نییە کاریگەریەکە لەسەر بوارە زانستیەکەش دروست دەکات ڕۆڵی ئەوانە بێت چی بێت زیاتر شڕ بێتەوە بۆی چارەسەر بێ ئەم بابەتە بەڵێ دەستەکانت خۆش بێ بەڕاستی لەم سپاس بۆ حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردەکە لەم چەند ساڵانەی دوایی زیاتر گرنگی بە توێژەرانی کۆمەڵاتی و دەرونیەکان دراوە لە قوتابخانەکان و ڕێژەیان زیادی کردووە و بە شێوەیە کە زەختێکی زۆریان کەوتەتە سەری بەوەی کە چاودێری قوتابەکان و خوێندکارەکان بکەن لە ناو قوتابخانەکان توێژەری کۆمەڵاتی و مامەستا ئەو کەسانی کە پەروەردەی مناڵەکانمان دەکەن بە دڵنیاییەوە کە ئێمە ناویان لێ دەنین دایکی دووەم ئەگەر ئەم دایک و ئەو مامەستا بەڕێزانەمان درک پێ دەکەن ڕاستەوخۆ مناڵێک دەبینێ کە پێشتر زیرەک بووە پێشتر کەسێک بووە گورجگۆڵ بووە مشارەکەی هەبوو لە ناو پۆلدا و هەروەها گورجگۆڵی لە ناو پۆلەکەدا هەبووە لەگەڵ هاوڕەکانی بەڵام کاتێک کە دەبینێ ئەم مناڵە پاشەکشە دەکات لە خوێندن پاشەکشە دەکات لە تێکەڵبوون لەگەڵ هاوڕێکانی زیاتر هەزی لە دوورکەوتنەوەیە دڵنیایە دەبێت بزانێت کە ئەمە گرفتێکی هەیە بابەتێک هەیە لەم بابەتە ینی چیرۆکێکی زۆر بەهێز هەیە لەم بابەتەوە کە لە عالەمدا زۆر ناسراوە دکتۆر ئێدوارد ستیوارد کە گابرایە کە کەسێکە مناڵێک بووە لە سەردەمی خۆی لە قوتابخانە پێشتر کەسێکی زیرەک بووە بەڵام پاش ئەوەی کە گرفت دروست دەبێت لەگەڵ دایکی و دایکی وفات دەکات و دایکی زەرداک دێتە پێشەوە بۆ بەخێوکردنی مامۆستاکەی هەست پێ دەکات کە ئەم مناڵێکی زەعیفە مناڵێکی بەوەیە زیرەک نییە باش ئەم کوڕە بۆ بەم شێوەیە کاتێک کە دێ سەیری ڕابردووی دەکات سیر دەکات کە ئەم مناڵە زۆر زیرەک بووە بەڵام دوای ئەوەی کە دایکی لەدەستداوەوە باوکی لە ماڵەوە کەسێک تری کردوتە هاوسەری خۆی و چێشە دروست بۆ لە نێوان ئەم خێزانە دێ خۆی دەکات بەدایکی ئەو مناڵە بۆ دەڵێ ئەگەر قبوڵت بێ من دەبم بەدایکی ئەو تۆ و من دەمەوێت گرنگیت پێدەم ئەم گرنگیت پێدانە باشترین کەس دەردەچێت لەسەر ڕووی زەوی لە بواری پسپۆڕی دەمار و مێشک لە ئەوروپا غەڵەتنەم لە ئەڵمانیا کە ئەم بابەتە لە چێوە سەر چاوەگەی تەنها بە گرنگی پێدانێکی کەمی مامۆستا بەڕێزەکان بۆ ئەو مناڵانە کاتێک کە مناڵێک دەبینێ بە شێوازێک لە شێوازەکان دواکەوتن لە ڕووی زانستیەوە دروست دەبێەوە پاشەکشە دەبێت لە ڕووی تێکەڵاوبوونیەوە تەنها گرنگی پێدانێک کە تەنها خەمخۆریەک نزیک بوونەوەیەک لەو مناڵانە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەوەی کەەوە ئەم ڕێژەی کە دەڵێن لە 140 مناڵەکان زیرەکیان لەدەست دەدەن پاشەکشە دەکەن لە زیرەکی ڕاستەوخۆ دینەوە ناو کۆمەلگا و ڕاستەوخۆ دەتوانن بەرهەمدار بن و دەتوانن دوا ڕۆژێکی پرشنگدار بۆ مناڵانە فەرەهەم بکرێ و دڵنیاییەوە ڕۆلی گەورەیان دەبێت لە ئەم سەرخەسنی ئەم مناڵە شجا کاک اسماعیل ئێمە ئێستا قۆناغێکیشمان هەیە قۆناغی گەورەبوونی ئەو منداڵانەی کە لە کاتی مناڵیانە لە ماڵەوە کەشێکی ئارام نەبووە لە نێوان دایک و باوکەکانە هەندێک جار بۆن من وەکو خۆم خاتوونێکم کە لەگەڵ خاتوونەکانی ترا قساکەم ئەگەر لە مناڵیە دایک و باوکیان بەیەکەوە نێوانیان کۆک نەبوو بێت ئێستا بۆ نمونە زۆر جار
ئەبینین کە لەگەڵ هاوسەرەکانیان نەخۆشیان گرفتیان بۆ دروستە بێ هەندێک جار بۆ نمونە هەر ئەو مناڵانە کە قوربانی بوون لەو ژیانەیە ئێستا خۆیان ناتوان باوکێکیان دایکێکی باش بن ڕەفتاری دایک و باوکیان دووبارەکەنەوە ئەمە هەندێک نمونێ ئێمە ئەیبینین بەڵام بەڕێزت لە ڕۆزانستیەکە و زیاتر ئەتوانی پێمان بڵیت ئەو کەشە نائارامی مناڵە چی بەسەر گەورەکانە ئاهێنە واتە چی بەسەر هەرو مناڵانە هێنێ کاتێک گەورابن کاتێکە خۆیان نەچنەوە پرۆسەی ژیانی هاوسەرگیریەکە ئەبنەوە بە دایک و باوک ڕاستە زۆر جار گوێمان لەو قسەیە بووە کە ئێمە دەڵێن دایک کاتێک مناڵێکیان دەخەنەوە مناڵ پەڕەیەکی سپیە دێتە دەرەوە هیچ شتێک لە ناو مێشکی دانیە هیچ بەهایەک نازانێ هیچ ڕفتارێک نازانێ وە چواردەورەی خۆی نازانێت چی دەگوزەرێ دایک و باوکن ئەم پەڕاسپیە پڕ دەکەنەوە دایک و باوکن دایک و باوکن کە ئەم سیدیە پڕ دەکەنەوە دوجار کاتێک کە ئەم سیدیە پڕکرایەوە لە تەمەنی یەک ڕۆژی هەتاوکو تەمەنی حەو ساڵ کە کاریگەری ترین تەمەنەکانە کاتێکە ڕفتارەکان دایک و باوکەکان لەسەر ئەم پەڕەسپیە تۆمار دەکرێن دوجار کە ئەم مناڵە دێتە ناو کۆمەلگا چی دروست دەبێت ئەگەر دایک و باوکێکی هەیە من بێت ئارام بێ بەڕێز بێ ڕازگۆ بێ کەسانێک بن کە خۆشەویستی و ڕێز هەبێ لە نێوان ئەم خێزانە بەدڵنیاییەوە ئەم بەهایانە لە ناو ئەم پەڕەسپیە تۆمار دەکرێت دوجار کاتێک کە مناڵک گەورە دەبێ ئەم بابەتە دەخاتە ناو کۆمەلگاوە بۆ لەبەرەوەی لە پەروەردەیەکی دایک و باوک هاتووە بۆ ناو کۆمەلگا بە پێچەوانەشەوە هەمان شتە کاتێک کە مناڵێک پەروەردە دەکەی بەبێ سۆز خۆشەویستی پێنادرێ و مناڵێکی چۆناڵێن تندوتیشی بەرامبەری بە مناڵەکەش دەکەی یان بەرامبەر بەداکێک چکە زۆر زار دایک و باوکمان هەیە کە زۆر تندوتیشن بەرامبەر بە مناڵەکان ئەو هیچ حسابێک بۆ تەمەنی مناڵەکان ناکرێن کە لە ئەو تەمەنەیەدا کە زۆر جوولەیان هەیە و زۆر بە قسەی کوردەواری خۆمان دەڵێن زۆر بێئارن و زۆر هاروهاجی دەکەن ئەم مستەڵەحە بەڕاستی مستەڵەحێکی زۆر هەڵەیە چونکە مناڵ لەو تەمەنە زۆرترین وزەی هەیە زۆرترین توانایی هەیە زۆرترین حەزی هەیە بۆ فێربوون و زانینی ئەم شتانی کە لە چواردەوری هەیە بەڵام دایک و باوکەکەەوە هەز دەکات کە ئەم مناڵە دەبێ مناڵێکی دانیشێ عاقڵ بێ لە شوێنی خۆیەوە حرەکەنەکە هیچ جوولەیەک نەکە بۆ ئەوی شەرمەزار نەبیان لە لای دۆست و خزمەکان یاخۆ هەر لە ماڵەوە شتەکانی لێ تێک نەدات و تووشی گرفتی نەکە بۆیە کاتێک کە ئەم مناڵە بێسۆز دروست دەبێەوە تونندوتیش دروست دەبێ خەڵکمان هەیە زۆر جار دراسەمان لەسەر ئەو بابەتانە خوێندێتەوە زۆر جار لە حکمی پیشەکەم لە دادگا جومان لە خەڵکی بووە کە کاتێک لی دەپرسی بۆ ئەوەندە تونندوتیشی بۆ ئەو مەسەرەن ئەم تاوانان دەکەی تەماشا دەکەی لەبەر ئەوەی هەم لە ماڵەوە مشاکلی هەبووە هەمیش دایک و باوکەکەی بەهۆی سەرقاڵبوونیان بەخۆیانەوە ئەوەندە نەپڕژاونەتە سەر پەروەردەی مناڵەکان من ینی بەداخەوە ئەو قسێ دەکەم دایک و باوکەکان ئەوانەی کە هاوسەردارن زۆری نەمان ئەو کەسانن کە مناڵەکانیان بەخێو دەکەن بەڵام لە ڕووی پەروەردەکردنەوە زۆر کەم تەرخەمی هەیە و زۆر ئیهمالی دەکەن لە بابەکە پەروەردەیەکی بە شێوازێک ناکەن کە ئەم مناڵە دوجار دەبێت بە نوێنەری ئەم دایک و باوکە لەم کۆمەڵگا دەبن بە میراتگیری ئەم دایک و باوکە ئەخر ئەمانە دوجار یان ڕەحمەتت بۆ ئەم دایک و باوکە دەنێرێ یاخود تووشی یا پێچەوانەکەی دوعای خراپ دەبن. کاک ئیسماعیل دوایین پرسیار لەسەر بابەتێک کە پرسیارەکەم پێمە بێت دوو جەمسەرەیە وەڵامەکەی هەندێک جار لە دەمەقاڵێ و شەڕەکاندا یان لە کێشە کۆمەڵایەتەکانی نێوان ژن و پیاودا ژن و پیاو یان باوک و دایک دەیانەوێت لایەنگریەک بۆ خۆیان دروست بکەن چکە جەماوەری ئەو شەڕە تەنها مناڵەکانیانە زۆر جار عنی بینراوە بیسراوە ئێستا خەڵک دڵنیام لێم تێکە پێی خۆشە باوکەکە بڵێ کوڕی باوکێتی دایکە بڵێ کوڕی دایکێتی یعنی تەرەفداریەک دروست بکەن لەلایەن مناڵەکانیانەوە بۆ ئەوەی کۆدەنگیەک یان ڕەوایەتی دانێک بۆ شەڕەکەی خۆیان دروست بکەن بەکارەنانی مناڵ بە هەموو جۆرێک لە نێو کێشەیە شتێکی ڕەوایە یان نا یعنی ئەو لایەنگیریە ڕەوایە یان نا بە دڵنیاییەوە شتێکی زۆر هەڵەیە و زۆر ناڕەوایە و شتێکی زۆر ناشیرینە لەبەرەوەی ئەم مناڵە مناڵی ئەم دایک و باوکەیەوە ئەم دایک و باوکە بەخێویان کردووە بەروەردەیان بڵێ هێناوێتە لەسەر دنیا و ئەم دایک و باوکە هەردووکیان هاوبەشی
ئەم مناڵەنە و هەردووکیان مافی ئەوەیان هەیە کە لە سۆز و خۆشەویستی ئەم مناڵە بێبەش نەکرێن. بەداخەوە ئەم دیاردەیە کە ئێستا زۆر بڵاو بێتەوە کە بەتایبەت ئەو ئافرەتە بەڕێزانەی کە کوڕیان هەیە وە کوڕەکانیان وردە وردە گەورە دەبن و کوڕەکانیان دەگانە حاڵەتێکی کە دایکەکە بتوانێت پشتی پێ ببەستێ زۆربەی کات زۆر جارمان هەیە و زۆر حاڵەتمان هەیە بەداخەوە لە دادگا کاتێکە لە بابەتەکە دەکۆڵینەوە ئەمە دەگاتە ئەوەی ئەو ئەنجامەی کە ئەم دایکە ڕاستە پێشتر مەشاکل لەگەڵ پیاوەکەی هەبووە بەڵام هەر چاوەڕێی کردو هەتاوەکو مناڵەکانی گەورە بێ مناڵەکانی بۆ خۆی ڕاکێشاوە و مناڵەکانی سۆز و عەتفی بە خۆی ڕاشاوە پێویستەکانی بۆ جێبەجێ کردووە لە دەرفەتێکدا ڕاستەخۆ دێت زۆر جارە قسەی ناخۆشە دەیکەم باوکەکەیان بە دەرەوە ناوە باوکەکەیان لە ماڵەکە دوورخستۆتەوە و کۆنتترۆڵی ماڵەکەیان کردووە لەگەڵ مناڵەکانی بەتایبەت لەگەڵ کوڕەکانی کە ئەمەش دیاردەیە کە بەڕاستی لەم چەند ساڵانەی دواییدا زۆر هەستی پێ دەکەین لە دادگاکان کە دایکەکە ئەم مناڵانەی ئیستیغلال کردووە و بەکاری هێناون بۆ ئەوەی کە کێشەکانی لەگەڵ پیاوەکەی حەسم کە دوجار خۆی کۆنتترۆڵی خانوەکەش و ماڵەکەش و ئەو شتانی کە لێ ماڵ بۆ پیاوەکە دەبێت بە دەستی بەتاڵەوە بچێتە دەرەوە زۆرمان هەیە بەداخەوە ئەم فکرەی هەیە کە ئەسڵەن خانوەکە لاوانەیە قۆناغێکی سەرەتایی خۆشەویستی لە نوێیانە هەبێ خانوەکە بەناوی خۆی دەکایان شوێنێکی سەرچاوەیەکی دارایی بۆ خۆی مسۆگەر دەکا کاتێک کە زانی ئەم سەرچاوە دارایی مسۆگەرە ئەو کات ئەم پلانەدا دەنێ بەوەی کە کاتێکە زانی لەگەڵ پیاوەکەی سنوورەکان یان پیاوەکە هەر باش نابێت و کۆتایی بە علاقەکە دەهێنێت و مناڵەکان بۆ خۆی گل دەداتەوە و دوجار مناڵەکان بێبەش دەبن لە سۆزی باوکیان و ئەم بابەتە دیاردەیە بەڕاستی لەم چەند ساڵانە زۆر دووبارە بۆتەوە بەداخەوە مناڵەکان نەبنە قوربانی ملمەلایانی نێوان دایک و باوکەکان چونکە مناڵ زۆر چۆنەڵی گوناحە یەکشت هەیە بڵێم وەکو نمونە باسی بکەم بۆ ئەم دایک و باوەکانی بۆ گوێی لەو قسەیان بێ ڕۆژێک راپۆرتێکم بینی ئەو مناڵانەی کە پێشتر لە داینگەکان یان لەو شوێنانی کە هەتی و خانەتی پێڵێن ئەوانی بێ سەرپەرشتان خێو دەکرێن شوێنانی بەڵێ ئەو شوێنانە کە دایک و باوکیان یان نازانن کێیە دەڵێ کاتێک مناڵەکان گەورە دەبن ڕۆژێک داینەکە قسەی دەکردوتی کاریگەری ترین قسە کە دایک و ئەو مناڵانە بە ئێمە دەڵێن ئەوەیە دەمانەوێت بزانین دایک و باوکمان چێ ئەم تاموچێژی زانینی دایک و باوک بۆ مناڵەکە بە هیچ پێوەرە بە هیچ نرخێک ناخەمڕێندێ بۆیە ڕاستە کێشە لە نێوان ژن و مێردەکان هەبێ بەڵام ئەم مناڵە هەر حەزی لێ کوڕی باوکی بێ هەر حەزی لێ کوڕی دایکی بێ نەبێتە ملبەلالی نێوان ئەم دوو هاوسەرە. زۆر سپاس بۆ بەڕێزت کاک ئیسماعیل بە هیوایەوەی ها دایک و باوکەکان مناڵ بوونەوەرێکە چاوی لە دایک و باوکۆیە ژیانی بەسراوەوە بە ژیانی ئەوەن لە ڕووی پێداویستی و لە ڕووی عاتفیەوە و هیچ یاسایەکیش ڕێگە نایە خۆی مناڵ بە تەنیا بژی هەر بۆیە زۆر جار ئەمە واکە دایک و باوکەکان تۆزێکە ها بێخەم بن لەوەی کە لە بەرچاو مناڵەکە چوو چیر و ئەیا زۆر ئاگیان لە دەرونی مناڵەکان نابێت بەڵام ئەگەر خۆشیان تەنانە قوربانی ژیانێکی نائارامی دایک و باوکی خۆیان بن با لە شوێنەکان بازنەیە بوەستێنن ئەمەە بە سەقەتی بەردەوام نەبێت لەگەڵی زۆر سپاسی کاک ئیسماعیل لەکەنەوەی کەم ڕۆ بەیانی لەگەڵمان بوو بە هیوایەوەی هەر یەکەمان ئەگەر بڕیارماندا دایک و باوک بین بەرپرسیارێکەکە پێش ئەوە هەڵبگرین. دەستی خۆش بە کاک ئیسماعیل زۆر جوانی ڕوون کردەوە هیوادارین دایکان و باوکان سوودیان لەم گفتوگۆیە وەرگرت بێ و ئیتر